بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو و ئازیزان لە بژمارەی ئەم جارەدا باس لە خستنە خوارەوەی فڕۆکەی بێفڕۆکەوانەکەین لەلایەن حوسیەکانەوە لە یەمن. بێگومان خاکی یەمن ئێستا دابش بووە بەسەر سێ زۆنە. زۆنێکیان بەدەست حوسیەکانەوەیە، ئەو بەشەیە کە دەریای سوورە زاڵە. لە ماوەی مانگونی وێکدا حوسیەکان حەوت فڕۆکەی بێفڕۆکەوانیان خستۆتە خوارەوە. باش بزانین ئەو فڕۆکانی خراونەتە خوارەوە لە جۆری چین و تێچوەکانیان چەندەیە. ئەو فڕۆکانەی خراونەتە خوارەوە لە جۆری MQ9ە کە ئەمە وێنەکەیەتی، تێچووی هەر دانەیەکیان 30 میلیۆن دلارە بێگومان. ئەو حەودانەیە بایی 210 میلیۆن دلارە کە لە ماوەی مانگونی وێکدا حوسیەکان توانیوانە بیخەنە خوارەوە. جگە لە فڕۆکەی بێفڕۆکەوان فڕۆکێکی جەنگیش خراوەتە خوارەوە کە لە جۆری F18ەیە، تێچووەکەی 67 میلیۆن دلارە بێگومان لەلایەن حوسیەکانەوە. ئەم فڕۆکە جەنگی ئەمریکاش خراوەتە خوارەوە. باش حوسیەکان لە کۆتایی ساڵی 2023 تا مانگی ئایاری ساڵی 2025 بزانین چەند فڕۆکیان خستۆتە خوارەوە. لە جۆری MQ9 حەفدە دانیان خستۆتە خوارەوە. لە ماوەی مانگونیوەکە وتمان حەودانە، لە کۆتایی 23 تا ئایاری 25 حەفدە دانیان خستۆتە خوارەوە کە تێچۆکەی بایی 510 میلیۆن دلارە. باش هێرشی ئەمریکا بۆ سەر حوسیەکان طبعاً ئیداری نوێی ئەمریکا ئیداری ترەمپ لە 15 ئادار تاکو 30 نیسان کە دەستی پێکردووە 941 هێرشی ئەنجام داوە، 233 مەدەنی گیانیان لەدەستداوە لە یەمن، 440 مەدەنیش بریندار بوون. طبعاً تا ئێسش بەردەوامە، بەڵام ئەم ئامارە هی 15 ئادار تا 30 نیسانە، بەڵام تا ئێسش هێرشەکانی ئەمریکا بۆ سەر حوسیەکان بێگومان بەردەوامە. باش تێچووی هێرشی ئەمریکا بۆ سەر حوسیەکان بەپێی ناوەندەکان کە لە 15 ئازار تاوەکو 30 نیسان ینی ئەم مانگونیوە، تێچۆکەی نزیکەی 3 میلیارد دلار بوو. ینی ئەمریکا نزیکەی 3 میلیارد دلاری خرج کردووە لە هێرشەکانی بۆ سەر حوسیەکان. ئەژوترێت سەرکەوتنی هێرشەکان سنووردار بوو، ینی 100% هەموو هێرشەکان سەرکەوتوو نەبوون بڵێ هەموو ئامانجەکانی خۆیان پێکابێت. ئەمەی باسمان کرد لە ماوەی مانگونی وێکدا حوسیەکان توانیوانە حەوت فڕۆکەی بێفڕۆکەوان بخەنە خوارەوە. بێگومان هەموو ئەمانش بۆ ئەوەیە کە ئەو زەختەی کە ئەمریکا و قەوارەی زایانی لەسەر کەرتی غەزە دروستیان کردووە کۆتایی پێبێنن و حوسیەکان ئەم هێرشانێکیکەنە سەر ئەمریکا ئەم فڕۆکانی ئیخەنە خوارەوە لە پێناوی غەزەدایە.